ئەمڕۆ دوو تەرم یەکەمیان لە بەنداوی گۆمەسپان و دووەمیشیان لە ئاوی زەڵم لە هەڵەبجە دۆزرانەوە. جوتیارانی کەرکووک بەشێکیان نائومێدن ئەڵێن ئەو گەنمەی ئەفرۆشین ڕەنج بە خەسارە بین. سڵاوتان لێبێت. چاوەڕوانی کۆتایی هاتووە ئەمڕۆ تەرمی ئەو دوو کەسە دۆزرایەوە کە لە بەنداوی گۆمەسپان و ئاوی زەڵم لە هەڵەبجە خنکا بوون. 5 ڕۆژ لەمەوبەر پێشمەرگەیەکی تەمەن 22 ساڵ لە بەنداوی گۆمەسپان خنکا هەرچەندە تیمەکان بە درێژایی ئەو ماوەیە سەرخاڵی گەڕان بوون، بەڵام پێش نیوەڕۆی ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە. هەردوای دۆزینەوەی ئەو تەرمی مێرد منداڵە گەشتیارە بەنەتەوە عەرەبەکەش کە لە ئاوی زەڵم خنکابوو دۆزرایەوە کە 9 ڕۆژ لەمەوبەر خنکا بوو. بە دۆزینەوەی ئەو دوو تەرمەشکۆی تەرمە دەرهێنراوەکانی ڕووداوەکانی خنکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەتیش لە ماوەی 9 ڕۆژدا بۆ 4 تەرم بەرز بووەوە. ئەوەی بەرامبەر جوتیارانی کوردی ناوچە دابڕێنراوەکان ئەکرێت پلانێکە بۆ ئەوەی ئەو جوتیارانە لە ناوچە دابڕێنراوەکان و کەرکووک دەرپەڕێنرێن. ئەمە قسەی جوتیارانی کوردی کەرکووکە کامڕۆ لە گردبوونەوەیەکی گوندی تۆبزاوە بە پەیامنێری 1964یان بێت. حکومەتی عێراق گەنمی جوتیاران بە دوو زۆر وەرئەگرێت. ئەوانەی لە پلانی کوشتوکاڵیدان بۆ هەر تۆنێک 750,000 دیناریان پێ ئەدات. ئەوانەشی لە دەرەوەی پلانەکان 500,000 دیناریان ئەداتێ بۆ هەر تۆنێک. بەڵام بەشی زۆری جوتیارانی کوردی کەرکووک نەک لە ناو پلانی کوشتوکاڵی بەڵکو لە دەرەوەی پلانەکەش گەنمیان لێوەرناگیرێت و ناچارن تۆنی بە 250,000 دینار هەرجان فرۆشی بکەن. گردبوونەوەکەی ئەمڕۆی جوتیاران لە گوندی تۆبزاوە بوو داوایان کرد کە هیچ نەبێت لە دەرەوەی پلانی کوشتوکاڵیەوە تۆنی بە 500,000 دینار گەنمەکەیان لێوەربچیرێت چونکە بە دەرلەوە دەڵێن قازان سەری مایە ئەخوات و ڕەنج بە خەسار لێی دەرئەچین. لە شوێنێک کە پرۆژەی دووسایدەکەی هەولێر بۆ کۆیەی لێ جێبەجێەکرێت لە ناو ژمارەیە گۆڕ و ئێسک و پرووسکی شوێنەوارێکی دۆزراوە کە تەمەنی بۆ 200 ساڵ پێشزین ئەگەڕێتەوە. ئێسکە پەیکەری ژنێکی ڕوود لەگەڵ کلدان و گۆزە و کەلوپەلی جۆرا-جۆری جوانکاری دۆزراونەتەوە. لەو کاتەی دەست بە دروستکردنی پرۆژەی دووسایدەکە کراوە شوێنەواری کۆیە لە ساڵی 2022 دەستیان بە ڕووپێوێکی بەرفراوان بۆ چەند شوێنێکی پرۆژەکە کرد. هەروەک هێمن نوعمان کە لێپرسراوی بەشی پشکنین و شوێنەوارە لە فەرمانگەی شوێنەواری کۆیە بە 964 وێت لە ماوەی 10 پێگەی شوێنەواریان دۆزیوەتەوە. ئێستاش خەریکی پشکنینن. محەممەد لەشکری بەڕێوەبەری کاروباری شوێنەوار و کەلەپور لە بەڕێوەبەراتی گشتی شوێنەواری هەرێمیش کە لەسەر پێگە شوێنەواریەکە کاری ئەکرد بە 964 وێت لە ناو شوێنەوارەکە چەند گۆڕێکی ناوتابوتیان دۆزیوەتەوە کە شێوازی ناشنەکەیان تایبەت بووە وتیشی لە یەکێک لە گۆڕەکان ئێسکە پەیکەری ژنێکی ڕوت و دووژیان لەگەڵ کلدان و گۆزە و چەندین کەلوپلی دیکەش دۆزراونەتەوە. وردە وردە کەش و هەوا بەرەو گەرمی ئەچێت. ئیدی کە هاوین دێت ناو سەنتەری شارەکان ئەبنە ئاگەر. هاتوچۆی هاوڵاتیانیش بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ ناو بازاڕەکان کەم دەبێتەوە. بەڵام ئەمساڵ خەریکە نەریتا کۆنەکەی دانانی ئاوی خێرات لە شارەکانی هەرێم زیندوو ئەکرێتەوە. چەند ڕۆژێک لەمەوبەر لە دوو شوێنی بازاڕی بەناوبانجی قەیسەری لە هەولێر دانانی ئاوی خێرات لەلایەن خێرخوازانەوە سەرنجی پەیامنێری هەولێری ڕاکێشا و چەندین دیمەنی ئەو ساردکەرەوەی تۆمار کرد کە پڕیان کردووە لە ئاو بۆ ئەوەی هەڕێ بوارێک بەوێدا تێپەڕی و گەرماتینی بوو هێنابوو بە خواردنەوەی ئاوێک خۆی فێنک بکاتەوە. هەمان ئەو حاڵەتەی ناو هەولێر لە بازاڕی حەمەسووری سلێمانیش بیندرا کە دەرەکەوێت دوکاندارێکی خێرخواز بەڕادێکی ئاوی خێری پۆڕێبوارانی بازاڕەکە داناوە و ئەمڕۆ هەمان ئەو ئاوی خێراتەش خۆی گەیاندە ناو بازاڕی کەلار لە ئیدارەی گەرمیان. خێرخوازەیەک لەوێ موزەمیدەیەکی کۆنی پڕ کردووە لە بەفر و ئاوی سەفەری تێکردووە لەسەر موزەمیدەکەش نووسیویەتی ئاو بۆ خێر. زادڵنیام ئەو گەرمایەی لە هاوین ڕوو لە گەرمیان ئەکات بێ ئامانە و وەکو شارەکانی دیکە نییە بۆیە ڕێبوارانی ناو بازاڕەکەی گەرمیان زووس و پێویستیان بەوە ئەبێت بەو ئاوە کەلەتە زێنا گەرماکە لە خۆیان دوورخەنەوە. کاتێکی خۆش بۆ ئێوەی بەڕێز و خواتان لەگەڵ.